بڕیارە ڕۆژی هەینی یاریەکانی جەولەی 11 خولد یانە نایابەکانی کوردستان دەست پێ بکات و یانەکانیش سەرگەرمی ئامادەکارین بۆ یاریەکانی ئەم هەفتەیە. پێشمەرگەی سلێمانی لە مۆرزا بە بارودۆخی خراپ تا تێپەڕ دەبێت لە یاریگای خۆی میوانداری زاخۆ دەکات. دوای بەدەستێنانی یەکەم بردنەوە لە خولەکەدا لە هەفتەی ڕابردوو یاریزانانی پێشمەرگە چاویان لە بەدەستێنانی دووەم بردنەوەیە. بۆ ئەو مەبەستەش بەبێ گوێدانەکەشی سارد و سەرمای سلێمانی ئامادەکاری دەکەن بۆ یاریەکان بەرامبەر زاخۆ. پێشمەرگەی سلێمانی ڕۆژ بە ڕۆژ ئاسی لە بەرەو باشتیە ڕۆ و ئەتوانین ئیشەڵا لەو پیکەی لە خوارەوەین بتوانین بەرەو سەرەوە بین. یاری پێشەمەمان لەگەڵ شیروانە بتوانیمان سێ خاڵ یاری بێن. ئەم یاریشمان لەگەڵ یانەی زاخۆیان لە یاریگەی خۆمانە بە تەئکید بۆ سێ خاڵ یاریەکە یاریەکەین، چونکە ئەمانەی لەو ڕیزبەندی خوارەوە کە لە قایمەکە لە دوای قایمەکە بێنە بەر سەرەوە بێن نیوەی قامەکە. یاریزانانی پێشمەرگەی سلێمانی باڵێن دەدەن کۆتایی بۆ بارودۆخە خراپە بهێن و بتوان بگەڕێنەوە سەر بردنەوەکان و بە باشیش ئامادەکاریان کردو بۆ یاریەکەی ئەم هەفتەیان. بەڕاستی ئێمە وەکو یانی پێشمەرگە هەر لە سەرەتای خولەکەوە ئەنجامی یاریەکان ڕاستە بەدڵی ئێمە و هاندەرنەبووە، بەڵام یاریکردن و شێواز یاریکردنمان ئەگەری ئەوە بوو یاریەکان بەرینەوە، بەڵام یەکەم یاریمان لە یانی شێروانە لە خاکی خۆیان بردەوە. ئینشاءالله ئەم یاریش لەگەڵ یانی زاخۆ بتوانین سێ خاڵی یاریەکە دەستەبەر بکەین بۆ ئەوەی دوور بکەینەوە لە ڕیزبەندەکانی دواوە بێنە پێشەوە. ئێمە هەوڵ طموحێکمان هەبوو کە توانین لە ڕیزەکانی پێشەوە بینیم ساڵ، بەڵام ئیتر بارودۆخەکە وای کرد کە بکەینەم گێژاوی کە بڵێ دابەزین یا دانەبەزین. ئینشەڵا پشت بەخوای گەورە سافیرقەکەمان هاتۆتە سەر ڕێی خۆی، ئەتوانم بڵێم ئێستا ئێمە یەکێکین لە فیرقا هەرە باشکانی دەوری کوردستان. یاریەکانی خولی نایابی کوردستان هەفتە لە دوای هەفتە بەهێزتر دەبێت و پێشمەرگەی سلێمانیش لە مۆرزا دەستپێکێکی خراپی هەبوو، بەڵام بە بردنەوەی لە شێروانە تا ڕادەیەک توانیوانە ڕێڕەی بردنەوە بدۆزنەوە و ئامانجیشان بردنەوەی لە یانی زاخۆ تا زیاتر لە پلەکانی دوای ڕیزبەندی دوور بکەونەوە. شبان ڕۆڤ گەلی کوردستان، سلێمانی.